نوێژ ناکات دەڵێ من چاکم، ڕۆژوو ناگرێت دەڵێ من چاکم، خوا ناناسێ دەڵێ من چاکم، دڵم پاکە، دڵت خائیسە، دڵت ژەنگ گرتوێتی، دڵت ڕەشە، بڵێ دڵم پاکە. ئەو ڕۆژێک کە تۆیان ناوەبان شانتەوە ئەو کاتە قیژە و شیوەنی تۆ هەرچی گیان لەبەرێ بێزاری دەکە، ئەو کاتە دەزانی دڵپاکی یعنی چی. بۆی ئەگەمە لە خۆمان بێ ئەمە مصیبەتە. مصیبەت بۆ کەسێکە کە لە دنیادا خوالی ڕازی نەبووە. مردن بۆ کەسێ مصیبەتە کە ئەوە سەرنجامی بێت، لە دنیادا چاکەکار نەبووە. ئەو کەسەی چاک بوو بێ لە دنیادا بە پێچەوانەوەیە. کەواتە ئەم مصیبەتە بۆ کەسێکە دوور لە خوا بێ. ئێمەش با بەردەوام بین لەسەر دینداری خواپەرستی هەتا ئەو ڕۆژەی کە دەگەڕێنەوە بە خزمەتی خوای گەورە، بۆی کاتێک کە مردین و کاتێکش کە هەڵمان دەگرن لە بانشانمان لەو کەسانە نەبین کە مصیبەتێکی گەورە لە سەرشانمان بێت. بەڵێ مردن مصیبەتە بۆ ئەو کەسانی کە پەنا بە خوای گەورە جوابی مەلایکەی ناو قەبر نادەنەوە. پرسیارەکان ناو قەبر ڕوون و ئاشکرایە لای خەڵکی. پەروەردگارت کێیە؟ چی دینێکت هەبوو لە دنیادا؟ سەبارەت بە موحەممەد صلی الله علیه وسلم چی دەڵێی؟ ئەمە پرسیارەکانی ناوگۆڕە. ئەم سێ پرسیارێت چوارەم و پێنجەمی نییە. خوای گەورە زمانمان پاراوکە. لەو کاتەدا کە تۆ دەمریت، من دەمرم، هەر کەسێک لە ئێمە دەمرێ، هەمومان سوێن بەخوا یەک بە یەک ئەو پرسیارە لە پێشمانە. ماڵێ ئەمڕۆ من دەزانم گرنگە ناو قەبرا بزانی، ئەمڕۆ گرنگ نییە. هەزارەها کەس ئەمڕۆ دەزانێ، بەڵام لە قیامەت دەڵێ نازانم. ئەوە مصیبەتە کاتێک کە ناتوانانی پرسیاری مەلایکەکان جواب بدەیت سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەو دوو مەلایکە کە پرسیاری لێکن، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە ئەو ئینسانە نازانێت جواب داتەوە، زمانی لاڵ دەبێ. ئەو مەلایکە دەڵێن قەت نازانی، قەت نەزانی، یەخوا قەت نەزانی جوابی مەلایکە بدەیتەوە، یەخوا قەت نەزانی کێ پەروەردگاری تۆیە، چ دینێکت هەبووە، کێ ڕەسوول و پێغەمبەری تۆیە صلی الله علیه وسلم، یەخوا قەت هەر نەزانی و هەر نەشەزانیوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێی دەوترێ نازانیت، ثم يضرب بمطرقة من حديد نعوذ بالله ضربة بين أذنيه فيصيح صيحة. هەر دوای ئەوەی کە وتی نازانم کێ پەروەردگارم بەلۆ دنیا، یەک ئاستنێکی چەکوژێکی زۆر بە قووەت و بەهێز کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو چەکوژە بەدەست مەلایکەیەکەوەیە، سەلامی خوای لەسەر بێ، ئەگەر بیدا لە شاخێکی بەرد و تاوێ ئەو شاخە کاتە خۆڵ. پەنا بەخوای گەورە بەهێز و قووەتی خۆی ئەو مەلایکەیە لەناو ئەو قەبرەدا ئەکێشێ بە نێوان هەردوو چاوی ئەو ئینسانەدا، بینی هەردوو گوێی واتە ئەم ناو چاوانە. پەنا بەخوای گەورە قەت نەزانی لە دنیادا خوات نەناسیوە. ئەمە مصیبەتە. مەلایکی خوا عەزابت بدا، بە چەکوژێک لێت بدا، شاخی تاوێر و بەرد بەرگەی ناگرێت. ئەبێ من و تۆی ضعیف و لاواز چی بکەین بۆ قیامەتمان؟ مردن مصیبەتە بۆ بەدبەختێکی ئاوا کە وەڵامی ناو قەبر نازانێ. کەواتە بە ئاگامان لە خۆمان بێت. خەڵکی گەڕاوەتەوە یان نەگەڕاوەتەوە، ئەوەی خواناز بێ جیاوازە، ئەوەی خوانە ناز بێ بەخوا چەکوژەکە دەخوات، بەخوا قەبرەکە گۆڕۆشاری دەدا و پاراستۆکانی پەنا بەخوا تێکەڵاو دەکات. ئەمە مصیبەتە کە لە دوای مردنت ناتوانی وەڵامی مەلایکە بدەیتەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. قیامەتی تۆ، خۆشی قیامەتی تۆ، ناخۆشی قیامەتی تۆ بەسراوە بەو سێ پرسیارەوە. ڕزگارت بێ، ئیمتیحانەکە سەرکەوتووبی، بۆ خۆت بەختەوەر دەبی. ئەگەر سەرکەوتوش نەبی، بۆ خۆت تووشی نەکبەتی و نەهامەتی و بەدبەختی دەبیت. بۆی خۆتی بۆ ئامادەکە هەمومان بخوا لە پێشمانە.